ئەمڕۆ سیحوتەمین پێداچوونەوەی خێرا لە تاوەری تەندروستی سمارت سەبارەت بە سیستی ماسوولکەکانی دڵ بەڕێوە چوو. نوێترین توێژینەوەکان و نوێترین چارەسەر بۆ سیستی ماسوولکەکانی دڵ گفتوگۆ کرا. هیچ سیستی ماسوولکەکانی دڵ لە جیهانە و لە کوردستانە کێشەیەکی زۆر باوە. بە نزیکەی 64 ملیۆن کەس لەم دەقەیەیە نەخۆشی سیستی ماسوولکەکانی دڵیان هەیە لە هەموو جیهانە. ئەمە ژمارەکەش ڕۆژ بە ڕۆژ زیاترە بێت لەبەرەوەی کە ئەو نەخۆشیانەی کە سەبەبن بۆ هۆکارن بۆ دروستبوونی سیستی ماسوولکەکانی دڵ لە زیادبوونان. بەرزی فشاری خوێن و شەکرە کە کۆنتترۆڵیان تۆزێ قورسە لای هاوڵاتیان. ئەمە هۆکارێکی زۆر سەرەکین بۆ دروستبوونی سیستی ماسوولکەکانی دڵ. لەگەڵ ئەوەشە ئەوەی بەرزی کێشی مرۆڤ و قەڵەوی یەکێکە لە هۆکارە سەرەکیەکان بۆ توشبوون بە سیستی ماسوولکەکانی دڵ. یەکێک لە نەخۆشیە هەرە قورسەکان و هەرە ئاڵۆزەکان بۆ چارەسەرکردن سیستی ماسوولکەکانی دڵە. دەستان خۆش بێت، زۆر سپاس بۆ تاوەری تەندروستی سمارت. بەڕاستی ئەمڕۆ هەستا بە ئەنجامدانی کۆبوونەوەیکی گرنگ لەسەر نەخۆشیێکی زۆر بەربڵاو لە کۆمەڵگەکەمان و لە جیهاندا کە ویش سزبوونی ماسوولکەکانی دڵە. بەڕاستی تایە چەند توێژینەوەیەکی تازە باس کرا کە جێگەی خۆشحاڵیمان بوو و هیوادارین جێگەی سوودە بۆ هەمومان و دووبارە دەستان خۆش بێت. سمارت وەرچەرخانە.